لە ڕۆژانی 31 دەی 2012 لە ژێردروشمی بەرەوپتەوکردنی پردەکانی پەیوەندی کەلتوری ناوچە و دەڤەرە جیاوازەکانی کوردستان، سەنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری و چالاکی ڕۆشنبیری بە هاوکاری بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری و هونەر لە ڕانیا دووەمین فستیڤاڵی کەلتورە جۆراوجۆرەکانی کوردستانی لە شاری ڕانیا ئەنجامدا کە بینەرێکی زۆری لە دەوری خۆی کۆکردبووەوە. ئەمە دووەمین فستیڤاڵی کەلتورە جۆراوجۆرەکانە کە لە ڕێگای سەنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری جێبەجێ دەکرێت. ئەم چالاکیە بە هاوکاری بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری و هونەری ڕانیا ئەنجام درراوە. تا ڕادەیەک لەسەر ئاستی کوردستان دەمانەوێت نیشانی ئاڵوگۆڕی کەلتوری بدەین بە شێوازێک کە بە پەیامی خۆشەویستی و برایەتی بتوانین خزمەتی زیاتری نیشتیمان بکەین. ئێستا لە کاتی فستیڤاڵداین کە زیاتر 5,000 کەس لە بینەری چالاکیەکەیە و چالاکیەکان بە شێوازێکی باش بڕێوە دەچێت. سەرجەم چالاکیەکە 2 ڕۆژ دەخایەنێت. بەشداریە دەبێت فستیڤالێک بکەین و کارتۆری خۆی زیدیە ڕەسەن ئەم نیشا خەڵکێکی بکەین و هیوادارم ئەف فستیڤالە بتە فستیڤالێکە جیهانی و نەبتێنێت دەرسەرا ئارستێ کوردستانێ بێت یان کوردێتمەش دەربە مەسەلەوە تورکیا و سووریا، بەڵکو ژە هەموو دەوڵەتا بێن ئەم هەموو کەلتوری خۆ کەلتوری جیاواز جۆراوجۆر پێک بە ئاوکەین و ئازادیە پەیدا بکەین. ما تابلۆ هونەری هەنا و هەندێک دیلانن ئێدمە گرێداینا ڕەسەنە مەزیداوە یەک شوە تابلە جۆتیار سەرڕەوشە جۆتیاری دیار دەکات. جۆتیار چاوە گەرمی دکێلێت و پاشان لێ درووداوی هەتا دگاتە نان و نانیان دەخۆن. دیلانێک دیمە هەیە دەبێژنێ ئێشیک ئەف ئێشیکە تایبەتە لە دەڤەرە کۆمەلگا شاریە دەبێژنێ دەڤەرە قایدا دەتەکرێن. ئەڤە ئێشیکە گرێدایە بە مەزارگەهێکی مەیەکە ڕەجاڵڤە دەتەکرن دەمێت وێ توافێ دەتەکرن دەبێژنێ ئێشیک دەتەکێشان و گەل هەندێک جۆرێن دیلانە و گەل دیوانگەیەک ئێستەرانەکە دیوانی. لە فستیڤاڵی کەلتورە جیاوازەکانی کوردستاندا دەتیپ و گروپی جۆراوجۆر بەشدار بوون و لە ماوەی 2 ڕۆژی پێشکەشکردنی کارەکانیاندا توانیان ئاواز و گۆرانی و هەڵپەڕکێ و کەلتوری ناوچەکانی خۆیان نیشان بدەن و هەروەها ئەم فستیڤاڵە بووە هۆکارێکیش کە تیپ و گروپەکان ئاشنایەتی زیاتر لەگەڵ یەکتریدا پەیدا بکەن. خۆشحاڵم کەوا ئەو فستیڤاڵە بۆ دوێمین جارە لە شارە جوانەکەی ڕانێ دەکرێت. ئێمە وەکو گروپی کچان بەشدار بووین بە یەکەم جار ئێمە بەشدار بووین لەو فستیڤاڵەدا. من هەم وەک ژەنیار هەم وەکو گۆرانی بێژی گروپ بەشدار بووم و خۆم زۆر بە خۆشحاڵ دەزانم کە توانیمە لە فستیڤاڵێکی وا گەورەدا بەشدار بووم. بەتاکید هونەر سنوورێکی بەرفراوانیە، یعنی تۆ ناتوانانی بەتەنیا گەرکاری هونەری بکەیت سوود لە هونەری یەک شوێن ببینی یان بڵێ یەک شار یەک شارۆچکە یەک وڵات. بەتاکیدەوە شتێکی زۆر جوانە بەلای منەوە بە هیوام کە ساڵانە چەندین جار ئەو کارە دووبارە بکرێتەوە لە چەندین شوێنیش و بەرفراوانتریش بێت و دەوڵەتەکان زیاتر تێدا بەشدار بن. لەگەڵ برادەرەکانم و لە تیپی کەلەپور و تیپی هونەری میلیەکان ئەما و گروپەینە کە بەشداریمان کردیە بۆ پێشخستنی ڕەسەنایەتی هونەری کوردی لە بواری فۆلکلۆردا. هەروە سوپاسی ئەوش دەکەم کە هەردەستن ساڵانە بۆ فستیڤالانە بۆ دەوڵەمەندکردنی ڕەسەنایەتی کەلتوری کوردی. ئەگەر هیچ نەبێ ئەو تیپانەی کە لە جێیەکان دێ نمایش خۆیان عەرز دەکەن ئەوە پێشکەوتنەکە لە هەموو ملەتی کورد کە ئەنگۆ بتوانن ئەو هەموو کەلتورە جیاوازانە لێک نزیک بکەنەوە. بێگومان استیفادێکی زۆری لەو ملەتەکەمان دەبی. ئەمە هەموو ملەتی دنیای
بە کەلتورەکەی دەناسرێتەوە بێگومان بە ئەمەش لەو ملەتانە چمان کەمترنیە و خاوەنی جلوبەرگێک و کەلتور و هونەرێکی ڕەسەنایەتی خۆمان هەینە با پەرەی پێ بدەین. لە یەکەم ڕۆژی فستیڤالدا گروپێکی ژانیڕانیا گروپی بەڕێوەبەرەتی کەلەپور و هونەرە میلیەکان لە هەولێر تیپی هونەری ڕەبات لە دهۆک تیپی سریان بۆ هونەرە میلیەکان تیپی شاریان لە دهۆک کارەکانی خۆیان نمایش کرد و هەڵپەڕکەی ناوچەیی و چڕێنی گۆرانی بە زمان و زاراوەی خۆیان گەرموگوڕی تایبەتی بەخشیە دەستپێکی فستیڤاڵی کەلتورە جیاوازەکان. طبعا ئەو فیستیڤالانە زۆر پێویستە بەڕاستی ینی ئەمە بەشداری زۆر فیستیڤالی نێودەوڵەتی و ناوخۆیمان کردووە ئەو فیستیڤالانە ئاراگۆڕینەوە ڕاگۆڕینەوەیە ینی شارازابوون لە کەلتوری منتیقەکانی تر مەسەڵەن منتیقەی دەشتی هەولێر و سلێمانی و منتیقەی ڕانیە و منتیقەی بادینان و ئەوانە ئەمە شارەزایی زیاتر پیا دەکەین لەوەی زیاتر تیپی مەتیپەچینەتەوەیە زیاتر ئەمە توانین ڕابگۆڕینەوە شتەکان دەوان وەگرین ئەمە بە ئەکادیمی بکەینە تابلۆی خۆمان ئەمە لەو فیستیڤاڵەش بە دوو تابلۆ بەشداریمان کرد تابلۆی مەمۆ تابلۆیەکی کرمانزیە لەگەر تابلۆی مێرگوڵان تابلۆیەکە منتیقەی هەموو منتیقەکان دەگرێتەوە بەس بە جلوبەرجی سۆرانیە ئەمە بە دوو تابلۆ بەشداریمان کرد لەگەر هەندە پارسە حەیران و هەندە بەستەی کوردی. پیرۆنا گروپێکە بەناو نەواحی ئێران تەواو منتەقەکانی شارەکانی ئێران هەمومان کۆبووینەتەوە بە یەک گروپێکمان تەشکیل داوە کە بەلای خۆمان ئەڵێن جیاواز بین هیچ جلوبەرکێک نییە مهمەوە سە ئیشی هونەری کە ئیسە بە هەر زبانێک بێت لەم فستیڤاڵە شرکەتمان کردووە ئیشەڵا ئەم فستیڤاڵگەرە بەردەوام بێ هەمیشە کە گروپەکان بتوانن بە جوانی خۆیان بناسێنن بە هەموو خەڵکێک لە ئەوانش ئەو عەزیزانەوە زەحمەتیان کێشاوە مۆفیسان دەستخۆشیەکەم ئیشەڵا بتوانە هەمیشە گروپەکان داوەتکەن و جێ شانازیە بۆ ئێمە لەم فستیڤاڵە شرکەتمان کردو. لە شەوی دووهەمی فستیڤالدا تیپی شاریای دهۆک و تیپی برایەتی کەرکووک کە پێکاتبوون لە کورد و تورکمان و عەرەب و ئاشووری و گروپی دەستەگوڵ یان شداوەردی تورکمان و گروپی مۆسیقی شوونواری خۆراسان کە گۆرانی مۆسیقی کوردەکانی خۆراسانی ئێرانیان پێشکەش کرد و تیپی هونەری سۆزی گەرمیان بەشداریان هەبوو. حقيقة احنا الولاية ئەمە دومین فستیڤاڵە کە لە شاری دەواازەی ڕانیە دەواازەی ڕاپەڕین سازەکرێ ئێمە خۆشحاڵی خۆمان دەرەبڕین بەرامبەر سازداری ئەم فستیڤاڵە بەڕاستی ئەم فستیڤاڵە ئێستا کە بەڕێوەچێ هەموو شتێکی دابین کراوە ئێمە دەستخۆشی لەو بەرپرسان ناکەین کە ئەم مەراسیمیان ڕێخستووە هەروە هیواداریشین ئەم فستیڤاڵە بەرەو سەرکەوتن بڕات بێتە دەرگایەک بۆ زیاتر ئاشنابوونی کەلتورە جیاوازەکان. يعني نالت اعجاب الجمهور وكانت بمستوى سمعة المهرجان. كم ما رفضي صلقمتا
بديم يسقر رمضا وقرد فيصح رمضا وشي بريشة انت كبار خليص القمتا بديم يسقر رمضا وقرد فيصح رمضا. بەگشتی فستیڤاڵی کەلتورە جیاوازەکانی کوردستان لە ڕانیا سەلمێنەری ئەو ڕاستیە بوو کە هەر کام لە شارەکانی کوردستان ئەوەندە وزە و هێزی هوەری و کەلتوری هەیە کە فستیڤاڵی لەم شێوازە و تەنانەت گەورەتر و فراوانتریشی لێ ئەنجام بدرێ و کورد لە زۆر ڕۆوە دەتوانێت ببێتە ئاڵا هەڵگر و جڵەودار و کۆکەرەوەی نەتەوە و تایفەکانی هاوشێوەی خۆی. فستیڤاڵی کەلتورە جۆرا و جۆرەکانی کوردستانە گرنگی خۆی هەیە بۆ ئەوەی کە خەڵکی ئەم ناوچێ ئاشنا بێ بۆ کەلتورە جیاوازانەی کوردستان. ئەم ساڵ کە دومین فستیڤاڵە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری ئێرانیا لەگە سەنتەری ڕایڵ بە هاوبەشی ئەم فستیڤاڵەمان ئەنجام داوە. بازنەی بەشداریکردنەکەمان فراوانتر کردووە. دەخوازیین لە فستیڤاڵەکانی ساڵانی داهاتوو بکەینە فستیڤاڵێکی سەرتاسەری کوردستان و لا چوار پارچەی کوردستان بە بەشداریکردن هەبێت. بەلای ئێمەوە گرنگێتی تایبەتی خۆی هەیە ئەم جۆرە فستیڤاڵانە بۆ ئەم ناوچەی ئێمە و لە داهاتووشدا چەندین فستیڤاڵی لەو بابەتە ئینشاڵڵا ئەنجام دەدەین. لە بەرناماندا فستیڤاڵێکی نێودەوڵەتیش لە ڕانی ئەنجام دێن بۆ گەلانی ئاریایی و نەورۆزی. دەستخۆشی لە ڕێخەری ئەم فستیڤاڵاکەم لە شاری ڕانیایی هیوای بەردەوامیان بۆ خوازم. ئێمە وەکو گروپی مۆسیقا لە کەلارەوە بە ناوی گروپی میوزیکی سۆزی گەرمیان بەشداریمان کردووە. هاتووین بەرنامەکانی خۆمان پێشکەشەکەین بە دەستخۆشییان یەکەم بەڕاستی نەزمێکی زۆر جوانی فستیڤاڵەکە بە شێوەیەکی جوانە ڕابڕێوە. هیوادارم ئەم جۆرە فستیڤاڵانە کاتینە بێ و بەردەوام بێ ساڵ بە ساڵ دووبارە بکرێتەوە. ئێمەش بە خۆشحاڵیەوە وەکو گروپەکەمان خۆشحاڵین هەموو ساڵە بەشداری بکەین لە جۆرە فستیڤاڵانە. خۆتان بەشداریەکەتان بە چییە؟ بە چی و چییە؟ بەڵێ ئێمە چەند بەرەمێکمان ئامادە کردووە خۆی لە مەقامات و بەستەی ناوچەی گەرمیان کە ناوچەکەی خۆمانە. دیارە مەهامی ئەم فستیڤاڵەشەوەیە کە تۆ تەمسیلی ناوچەکەی خۆت بکەی. ئێمەش هەڵمانداوە کۆمەڵێ بەرهەم ئامادەکەین هیوادارین بەدڵێ و گوێگرانە بێ کە لێرە ئامادە. مەرزیە هەینا زەنین ئەی چاومارە مەرزیە هەینا زەنین ئەی چاومارە سەوزەگیان لە دوریدن یەسەبی مۆرە سەوزەگیان لە دوریدن یەسەبی مۆرە. لە کۆتایی کاری فستیڤاڵی کەلتورە جیاوازەکانی کوردستان لە ڕانیا لەلایەن سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و قایمقامی قەزای ڕانیە و سەرۆکی شارەوانی ڕانیەوە خەڵاتی ڕێزلێنان و دیاری بەسەر سەرجەم گروپە بەشداربووەکاندا دابەش کرا و هیوایان خواست کە لە داهاتوودا بەکاری باشتر و شێوازێکی فراوانتر فستیڤاڵی لەم شێوازە لە سنوورەکەدا بەڕێوە بچێت.